ما قينا خوم ئاواز سەیر دەکردم هەستەکەم زۆرە برسیە برسیمە سەربانگ بۆمان ناخۆم بۆ ناخۆ پارەم پێ نێ نەکوێ من بۆ دەکردم با بە خۆسەری دنیا بە پۆژ نەگیراوە بە قوربان والله قوربانی مامە بەسە من زۆر ئاوەرە ڕۆڵە وەرە ئێستا خواردنێ بۆ بانکەم خۆش مامە چییە کوی لە ساخۆ پێ کەباب چەند یەک دانە نەجا بۆ یەک کەباب ڕاوەسە دوو شیش کەبابی بۆ بێنە وەڵا بۆستە وەڵام مادەم مامە دەستی دووری ساف و ئەوەیە بیکە سێ کەباب ئەمە سێ مەحشی کوڕمە قەت سەیری حەجمەکەم جێ سێ کەباب نابێت مامۆ دوو ڕۆژە نام نەخوارد و زۆر بۆی بێنە سەر چاو کوڕیم بۆرە خۆسەری دنیا بە پوژ نەگیراوە کوڕم مامە حەزەکەی لەگەڵ منە بۆ تا قەینا نییە ڕۆڵە خۆ خابی لە خۆ لەسەر سادی ناخۆی؟ من زۆر کاکە سادی تۆ بێنە ئاو سادی بێ کۆ ناخێ کوڕی یەڵە بۆی بێنە ئاویشی بۆ بێنە کاکە ماساو ماسایی بۆ بێنە لەسەر بۆ کوڕم نەیڕێژی بە خۆشمە نەیڕێژی ڕۆڵە تۆ ڕادیۆتەرێکون نییە ئەوە هەمووی ڕۆی خۆ کوڕمەوە پلاستیکە ناخۆ ئەوەیان دانێ ئەوە دانێ وڵا تۆ بخ من تری هەر تێرم نەخوا هەمووی ڕوژە پەلە بەسە هی خۆدێک کەبابەکەی خۆدێک کوڕم هی باشە بە ڕوتی مەی خۆڵە لە بەنانە میخۆ خوا عافێتە کوڕ خۆ هێشتا پیاوچاکم ماوە لە خۆ دەبی و نانەکەم خۆما خێرگە ناخۆشیەکەی خواردن بە باشەوە بگێ مامە ها؟ خواردن بە باشەوە بگێ خۆیە ئەوە چیە دوعام لێکەی؟ خواردن بە باشەوە بگێ ئیشتەڵڵا کوڕە خوا گەورەی خوا ئەرحەمە ڕاحیمینە بەس تۆ پەلەمەکە لە شوێنێکە دەگیرێ پەلەمەکە کوڕە ئی باشە کوڕم با کەبابەکەی خۆ بهاتە خۆ تو هەمووی نەکەی منێ خوارد ئەوتا مامە کوێمە ماشەڵڵاڵی هەباشەی هەرچی هاتە بەردەمی بیهاڕە پەلەمەکە کوڕ مێسە کەبابەکە ئەوە کەبابەکەی خۆم هات ئەوەی خۆم هات خۆم چی شەریکم وەڵا مامە نایدەم ڕۆڵە تۆ هی منێ خۆ هەمووی خوار پارچەیەکم بێژ بە دوو ڕۆژە نام نەخواردووە قەینە ئەمە دەدەمێ زانە ویژدانم قبڵ ناکەم من ئەوە بخۆ لەبەرەوە تۆ نانی خۆم خۆ تۆ تێر بە باشە کوڕی من لە یەکش سەر دەرناکەم تو ئەوەنە سەرت هاتوویەکەی تو ئاوا برسیتە چیڵی ڕاویان ناوی نەوەڵا ئەی پۆلیس ڕاوی ناوی لەما پۆلیسی چی ئەی لە ماڵەوە ڕاو کردووە نەبابنە ئەی معقولە ئاخە دوو دانە ڕۆژە تۆ نانە نەخواردووە چییە کوڕم چییە وەرە مەترسە ڕامە بۆ چوو ڕاکەی کوڕم ئەوە کەبابت خوا لێرە؟ خەی چییە کە براژن وەڵام من بۆم کڕی وتم با دووسێ کەباب خوا برسی بوو هەگە ماڵە داوەدان نەبێ و سرت بە تاشین چێ کەبابت بۆ کڕی بۆ کوڕی من گەورە پیاوەتی بکە براژن من پارەی پێ نەبوو کوڕەکە برسی وتم با دووسێ کەباب خوا کاکە گیان خۆی ئێمە موحتاجین بە قوربانە بم ئەمە ئەبوایە مەعیدەی بەتاڵ بێتە دەقەی کە عەمەلیاتی هەیە ئەی عەمرن نەمێنێ بۆ خاتی پێخەممەری بۆ قسە نەکە ڕۆڵە نەهێشتێ کەبابەکەم خۆم ئیشەڵا لەژێر ئەو بەنجەیە دەرناچێت دەبڕۆ دەی عەمرن نەمێنێ سەیری کە